سلێمانی پایتەختی یەکەمین حکوومەتی کوردی، شارێک خاوەنی یەکەمین دەستگا و چاپەمەنی ڕۆژنامە و بڵاوکراوەی کوردی، شارێک کە تێیدا ئەلفوبێی کوردی و زمانی کوردی تێدا لەدایک بوو. ئەم شارە بەقەد باڵای تەمەنی پڕە لە داهێنان و شانازی، پڕە لە کەڵە پیاوانی ئەدیب و ڕۆژنامەنووس و نووسەر و قەڵەمبەدەس و کەسانی ڕۆشنفکر و ڕۆشنگەر کە ئێستایشی لەگەڵدا بێت وەک سەرچاوەی زیندوی مێژوویی لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکاندا کەڵک و سوودی لێوەردەگیرێت. ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو ئەبینین لە سەرەتای سەدەی 20 و پاش هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی لێرە جوڵانەوەیەکی سیاسی بەهێز هەبوو کە خوا لە خۆشی شێخ مەحموودی حەفید سەرۆکاتیە کرد و حکومداریەشی لەم ناوچەیە دامەزران. هەر لەو سەرەتایانەیە شیعری کوردی لەسەر دەستی شاعیرانی ئەم ناوچەیە تازەگەری بەخۆیەوە بینی. نووسینی کوردی بڵێن شێوەی ئەدەبی بڵێن ئەدەبی نووسینیش یعنی ئەو حەقە زیاتر دراوە بە سلێمانی. سلێمانی ئەو گرنگیە بەخۆی دەدا مەسەڵەن بۆ نمونە لە ساڵی 1990 کە قوتابخانە دروست بووە، قوتابخانەیە ڕژدەی عەسکەری و مەدەنی لە سلێمانیەوە هەوڵ دراوە یەکێ لەو قوتابخانە بێنە ئێرانە چەندان کەس لەو قوتابخانەدا فێران چونکە لە بەغا و لە مووسڵ و لە بەسرە هەبووە سلێمانی هەوڵیانداوە لە سلێمانی دیکیان دامەزران و ئەمە کەم نییە بۆ مێژووی شارێک. سلێمانی نەک بەتەنها لە باشووری کوردستان بەڵکو بۆ پاشەکانی دیکەی کوردستانیش بە چاوی پڕ لە بایەخی سیاسی و هونەری و ئەدەبی و کلتوریەوە تەماشا کراوە، چونکە بەشی گەورەی جوڵانەوە و بزاوتە ڕزگاری خوازەکانی کورد لەم شارەوە سەریان هەڵداوە و دەنگە ئازادەکانیش هەر لەم شارەوە لەدایک دەبن، هەر بۆیە شەرەفی شاری هەڵمەت و قوربانی پڕ بە باڵای ئەم شارە دوورواوە. من بۆ خۆم لە بواری مێژووە کارەکەم و ئەم قسانەیشم پشبەستون بە ڕاستی و بەڵگەی مێژوویی. سلێمانی شارێکی زیندوی نەکەرم پارچەی کوردستان بەڵکوی سەرتاسەری کوردستانە. ئەم شارە لە 100 ساڵی ڕابردووەوە دەورێکی زۆر گرنگی لە جوڵانەوەی سیاسی و ڕۆشنبیری و کولتوری کوردیە هەبووە، شارێکی داهێنەر و توانیوێتی پشی گەورەی ئەو چالاکی ڕۆشنبیری و سیاسیانە بۆ خۆی مسۆگەر بکات. شاری سلێمانی هەر لە وەکو وتمان کە لە پەرەسەندنیەوە کە بوو بە ناوەندێکی وشیاری و ڕۆشنبیری، ئەجا ئەوە بیرروڕای ئازاد سەریتیا هەڵدا و هەروەها گەشەی سند لەم ڕووە سەیرەکەین لە ناو شاری سلێمانیدا ئەو کەسانی هاتوون ڕاوە بیری خۆیان بڵاو کردوێتەوە، بۆیە لە شارەکانی تری کوردستانیشەوە هەمیشە ناوی سلێمانی براوە. شارێک بۆ دوێنێ پڕاوپڕ لە قوربانیدان و لانکەی کوردایەتی و کۆڕی شعری و ئەدەبی و جوڵانەوەی بزاوتی کوردی، بۆ ئەمڕۆژ پایتەختی ڕۆشنبیری و شاری داهێنان، بۆ سبەینێش دەبێتەوە شارێک کە هەموو کوردستان لە ڕێیەوە پێی دەناسرێت. سلێمانی شارێک لە لووتکەی ئازادی و قارەمانێتی و ڕۆشنبیریدا بۆ هەتایە دەمێنێتەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.